ماوەی چەند مانگێکە و بە دیاریکراوی دوای ئەوەی نەوت لە دەست حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەرهێنرا، بەرپرسانی دەسەڵات وەک پیشەی هەمیشەیی خۆیان دواکەوتنی هاتنی بەشە بودجە و موچەی فەرمانبەران دەخەنە ئەستۆی بەغدا و بە چەندین جۆر و لە چەندین کەناڵەوە ئەوە بە هاوڵاتیان دەڵێن تا خۆمان نەوتمان دەفرۆشت موچە دابەش دەکرا. دەیانەوێت شکستی بەناو ئابووری سربەخۆ و حکومڕانیان بخەنە پاڵ ئەو لایەنە ئۆپۆزیۆنانەی کە دەیانویست هەرێم لەو پەڕی بەهێزیدا لەگەڵ بەغدا ڕێک بکەوێت، نەک بە ناچاری هەموو هەفتەیەک شاندێک بۆ بەغدا بنێرێت و بەدەستی بەتاڵ بگەڕێنەوە. ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری پێشووی کۆمەڵ لە میانی بەشداریکردنی لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیامدا لەو بارەیەوە ڕایگەیاند. ئێمە پێشنیاری ڕادەستکردنەوەی نەوتمان کرد لە کاتێکدا هەرێم بەهێز بوو بۆ بەدەستهێنانی دەستکەوتی زیاتر، بەڵام حکوومەتی هەرێم لە لاواسترین دۆخیدا نەوتیان بە زۆر لێسەندرا و ئێستا باڵانسی هێز لای بەغدایە. وتمان نەوت تەسلیم کەن بە مفاوەزات، ئەگینان لێتانە سەنن، بە قسەیان نەکردین بە مفاوەزات لیان سەندن. باشە ئێستا هیچ منەتێکی وانیان نیە لیان سەنون. باشە ئێمە وتمان بە تەفاوز بیکەن تا عێراق ئامادەیە، وەزعی لاوازە، پێی خۆشە. ئێستا باڵانس لای عێراقە. باشە تا نەوت لە دەست ئەمانە بوو. ئەحمەدی حاجی ڕەشید باز لە مەترسیەکانی یاسایی بەڕێوەبردننی دارایی عێراق دەکات کە بە دەستوری دارایی ناودەبرێت و دەڵێت هۆشداریمان بە لایەنەکان و نوێنەرانی دەسەڵات لە مەترسیەکان داوە، بەڵام ئەوان بێباکانە مامەڵەیان لەگەڵ دۆخەکە دەکرد. لە کاتێکە ئەم قانونە لە دوو دەورە لە دوو خولا هاتوۆتە پەرلەمان، لەو دوو خولا لە کابینەکە دوو وەزیری دارایی هەبوون، هەردوو وەزیرە دارایەکە کورد بوون و هەردوو وەزیرە دارایەکە ئەندامی باڵا بوون، مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بوون. ئەم قانونە هاتوۆتە لای ئەوان نووسراوە، بە ئیمزای ئەوان نێراوە، ئەندام پەرلەمانی ئەوان لە ناو پەرلەمانە بوو، بەڵام بە هیچ شێوەیەک گرنگی و احتیمامیان بەم قانونە نەداوە. لێرە بەرنامەمان لەسەر کردو وتم ئەم قانونە پڕە لە ئەلغامی تەوقیت کراو لە 2009 بۆ 2023 کاتە 4 ساڵ لەمە پێش من ئەو قسەم کرد. پشکی پارێزگا حکوومەتی هەرێم نا، حکوومەتی هەرێم لێو تێک نەچێ بۆ تۆ نییە، بۆ پارێزگاکانە. لە هەر پارێزگایەک منفەزێکی حدودی هەبێ، یا نەوتی لێ دەربهێنرێ، یا غازی لێ دەربهێنرێ، یا تەکریر مەسفای لێبێ. لە 105 داهاتی ئەو منفەزە بۆ ئەو محافەزە لە 105 نەک 50 نا باسی 50 نییە. ئەو پەرلەمانتارەی پێشووی عێراق ئاماژەی بەوەش کرد کە تا ئێستا حکوومەتی هەرێم هیچ یەکێک لە داهاتەکانی ڕادەست نەکردووە، ئەوەی کە هەیە تەنها زانیاری هەڵەیان بە بەغدا داوە. هۆکاری ئەمەشی گەڕاندەوە بۆ ئەو گەندەڵکاریانەی کە دەسەڵاتدارانی هەرێم لە ماوەی ئەم کابینەیەدا لە زیادکردنی باج و ڕسوماتەکان کردویانە و نایانەوێت ئاشکرا بێت. عێراق وردەکاری کردووە و هیچ داهاتێکیان تەسلیم نەکرد. ڕقەمیان داوە. ئەو ڕقەمی ناوێ؟ ئەو دوێنێ داوایان کردووە مهلەیەکیان لەگەڵ کەم تاوەکو ڕقەمەکان چاکەنەوە. ئەندامێک جێگری دووەمی سەرۆکی لیژنەی دارایی کە سەر بە پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ بەیاناتی حکوومەتی هەرێم غەڵەتە، کە هەرێم زیاد لە حەد زەریبەی فراوان کردووە، بۆ ئێستا ئامادە نین داهاتی ناوخۆ تەسلیم کەن. لەبەرەوەی ئێستا حسابەکەیان کەشف ئەبێ، یعنی پارە لە خەڵکی ئەم حکوومەتە ئەمە ئیشەکەی بێ لە مەودووە، پارە لە خەڵکی هەرێمی کوردستان ئەسەنێ ئەیبای خاتە خەزێنەی عامی ئیتیحادی عێراق. ئەحمەد حاجی ڕەشید بەرپرسیارەتی ئەم دۆخەی ئێستای هەرێم و شکستەکان لە بەرانبەر بەغدای خستە ئەستۆی لایەنە پێکێنەرەکانی دەسەڵات و ڕایگەیاند هاوڵاتیان دەبێت لە هەڵبژاردندا سزایان بدەن.